بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان ألف لام را كتاب أحكمت آياته ثم فصلت من لدن حكيم خبير. چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئەعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بۆ پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمی زاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە. ئەمە کتێب و پەیامێکە لەو پیتانە پێک هاتووە کە ئایەت و یاساکانی بە شێوەیەکی ڕاست و دروست پێکەوە پەیوەست کراون و جۆش دراون. پاشان درێژەیان پێدراوە و ڕوون کراونەتەوە لەلایەن زاتێکەوە کە دانا و بە ئاگا و لێزانە. ألا تعبدوا إلا الله إنني لكم منه نذير وبشير. گرنگترین پەیامی ئەوەیە کە جگە لە خوددا کەس مەپەرستن. بەڕاستی من واتە محەممەد صلى الله عليه وسلم لەلایەن خوددا وەترسێنەر و مژدەدەرم بۆتان. وأن استغفروا ربكم ثم توبوا إليه يمتعكم متاعا حسنا إلى أجل مسمى ويؤتي كل ذي فضل فضله وإن تولوا فإني أخاف عليكم عذاب يوم كبير. هەروەها خەڵچینە داوای لێخۆشبوون لە پەروەردگارتان بکەن لەوە دوا بگەڕێنەوە بۆ لای ئەو کاتە بە چاچی دەتان ژێنێت بە ژیانێکی چاک تا کاتێکی دیاری کراو. هەروەها پاداشتی هەموو خاوەن چاکەیەک بە زیادەوە دەداتەوە. خۆگەرێوە پشت هەڵکەن و گوێڕایەڵی فەرمانی خوددا نەبن ئەوە بەڕاستی من دەترسم کە سزای ڕۆژێکی گەورە و سەخت یەخەتان پێ بگرێت کە ڕۆژی قیامەتە یا ئەو ڕۆژەی خودای گەورە لە ناوتان دەبات. إلى الله مرجعكم وهو على كل شيء قدير. گەڕانەوەتان هەر بۆ لای خوددایە هەر ئەویش دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. ألا إنهم يثنون صدورهم ليستخفوا منه ألا حين يستغشون ثيابهم يعلم ما يسرون وما يعلنون إنه عليم بذات الصدور. ئاگادار بن بەڕاستی ئەو خوددا نەناسانە خۆیان دادەنەوێنن بۆ ئەوەی بە خەیاڵی خۆیان بەوە خۆیان لە خودای گەورە یا لە پێغەمبەر بشارنەوە. ئاگادار بن کە خوددا ئاگای لەیانە کاتێک دەستنە ناو جێگەوە و خۆیان دادەپۆشن. هەروەها دەزانێت چی دەشارنەوە و چی ئاشکرا دەکەن لە کردار و گفتار و نیەتیان چونکە بەڕاستی ئەو خوددایە زانایە بەوەی لە دڵ و دەروون و سینەکاندا حەشار دراوە. وما من دابة في الأرض إلا على الله رزقها ويعلم مستقرها ومستودعها كل في كتاب مبين. هیچ زیندەوەرێک نییە لەم زەویەدا ڕزق و ڕۆزیەکەی لەسەر خوددا نەبێت و ئاگادارە بە شوێنی حەوانەوە و شوێنی دەرچوونیان هەموو شتێک تۆمارە لە دۆسیەی ئاشکرادا لە لەوح المەحفوظ. وهو الذي خلق السماوات والأرض في ستة أيام وكان عرشه على الماء ليبلوكم أيكم أحسن عملا ولئن قلت إنكم مبعوثون من بعد الموت ليقولن الذين كفروا إن هذا إلا سحر مبين. ئەو خوددایە زاتێکە ئاسمانەکان و زەوی لە ماوەی 6 ڕۆژدا دروست کرد. تەختی فەرمانڕەوایەتی کە دروستکراوێکی زۆر گەورە و شکۆمەندە لەسەر ئاو بوو تا تاقیتان بکاتەوە کە چێتان کاری چاکتر ئەنجام دەدات فەرمان بەردارێکی چاکە. سوێن بە خوددا
ئەگەر بڵێت بەڕاستی ئێوە زیندوو دەکرێنەوە دوای مردن بێگومانەوانەی کە بێ باوەڕبوون دەڵێن ئەم قسە و باسە هیچ نییە تەنها جادوویەکی ئاشکرایە ولئن أخرنا عنهم العذاب إلى أمة معدودة ليقولن ما يحبسه ألا يوم يأتيهم ليس مصروفا عنهم وحاق بهم ما كانوا به يستهزئون سوێن بە خوددا ئەگەر سزادانیان دوا بخەین تا چەند کاتێکی دیاری کراو ئەوە بێگومان بەگاڵتەوە دەڵێن چی؟ ئەو سزایی بند کردووە و دوای خستووە و کوا بۆ پێش نایەت ئاگادار بن ئەو ڕۆژەی یەخەیان پێدەگرێت کەسیان لێی دەرباز ناکرێن و لە کۆڵیان نابێتەوە ئەو سزایش کە ئەوان گاڵتەیان پێدەکرد دەیانگرێتەوە ولئن أذقنا الإنسان منا رحمة ثم نزعناها منه إنه ليئوس كفور سوێن بە خوددا ئەگەر خێر و خۆشی و ئاسوودەی یەکمان بە ئادەمیزاد بچێژین لەوە دوا بۆ تاقیکردنەوەی لێی بسێنینەوە ئەوە بەڕاستی دەبینیت ئەو کەسە ناومێد و بێهیوا و سوپاس ناپەزێڕە و قسە و گفتاری بۆنی بێباوەڕی و خوددا نەناسی لێ دێت ولئن أذقناه نعماء بعد ضراء مسته ليقولن ذهب السيئات عني إنه لفرح فخور هەروەها ئەگەر دوایە و تنگانە و ناخۆشەی کە تووشی بوو ناز و نیعمەتی پێ بچێژین ئەوە بێگومان دەڵێت ئیتر هەرچی هەژاری و ناخۆشیە لە کۆڵم بۆتەوە و بەسەر چووە چونکە بەڕاستی زۆر خۆشحاڵە و شانازی بەخۆیەوە دەکات و لە خۆی بایی دەبێت وا دەزانێت هەروە ژیانی بەردەوام دەبێت إلا الذين صبروا وعملوا الصالحات أولئك لهم مغفرة وأجر كبير جگە لەو کەسانەی کە خۆگر و ئارامگر بوون و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە لە خۆشی و ناخۆشیدا سروشتی خوددا ناسیان ناگۆڕێت ئەوانە لێخۆشبوون و پاداشتی گەورە و فراوانیان بۆ هەیە فلعلك تارك بعض ما يوحى إليك وضائق به صدرك أن يقولوا لولا أنزل عليه كنز أو جاء معه ملك إنما أنت نذير والله على كل شيء وكيل جالوانەیە تۆ ئەی پێغەمبەر واز بهێنیت لە هەندێرە و باسانەی کە بە وەحی بۆت ڕەوانە کراوە و دڵتەنگ و سەغڵەت بیت نەوەکو بڵێن ئەوە بۆ گەنجینەیەک لە زێڕوزی و دانەبەزیوەتە سەری یا فریشتەیەک بۆ گەیاندنی پەیامەکە نەهاتووە لەگەڵیدا تۆ خەفەت مەخۆ چونکە بەڕاستی تۆ تەنها ترسێنەری خوددا خۆشی ئاگادار و چاودێرە بەسەر هەموو شتێکدا حسابیان بۆ دەکات أم يقولون افتراه قل فأتوا بعشر سور مثله مفتريات وادعوا من استطعتم من دون الله إن كنتم صادقين بەڵکو لەگەڵ ئەو هەموو بەڵگانەدا ئەوانە دەڵێن کە محەممەد قورئانی هەڵبەستووە پێیان بڵێ جا ئێوەش دە سوورەتی هەڵبەسترا و وێنەی ئەم قورئانە بهێنن هەر کەسیش لە خودای گەورە بەدەر دەتوانن بانگ بکەن بۆ هاوکاریتان پەنای بۆ بەرن ئەگەر ڕاست دەکەن فإن لم يستجيبوا لكم فاعلموا أنما أنزل بعلم الله وأن لا إله إلا هو فهل أنتم مسلمون جا ئەگەر خوددا نەناسان نەهاتن بەدەم ئەم داوایەتانەوە ئەوە ئیتر چاک بزانن و دڵنیابن کە بەڕاستی ئەم قورئانە هەر بە ئاگاداری خودای گەورە دابەزێنراوە و بشزانن جگەل لەویش خودایەکی تر نییە ئایا ئیتر ئێوە ئەی بێ باوەڕان ملکەچ دەبن؟ من كان يريد الحياة الدنيا وزينتها نوفي إليهم أعمالهم فيها وهم فيها لا يبخسون هەر کەسێک تەنها ژیانی دنیا و ڕازاوەیی و خۆشگوزەرانیەکەی بوێت
ئەوە پاداشتی هەوڵ و کۆششی ئەو جۆرە کەسانە دەدەینەوە لە دنیادا ئەوانیش تێیدا هیچیان لێکەم ناکرێتەوە أولئك الذين ليس لهم في الآخرة إلا النار وحبط ما صنعوا فيها وباطل ما كانوا يعملون ئەوانن کە لە ڕۆژی دواییدا جگەل لە ئاگری دۆزەخ هیچی تریان بۆ نییە و ئەوەی کە کردیان لە دنیادا پوچەڵ بۆەوە و بێ نرخە هەروەها ئەو کار و کردەوەی کە دەیان کرد بەتاڵ و پوچ و بۆشە أفمن كان على بينة من ربه ويتلوه شاهد منه ومن قبله كتاب موسى إماما ورحمة أولئك يؤمنون به ومن يكفر به من الأحزاب فالنار موعده فلا تك في مرية منه إنه الحق من ربك ولكن أكثر الناس لا يؤمنون ئایا ئەو جۆرە کەسانەی کە باسکران وەکو ئەو کەسەوایە کە لەلایەن پەروەردگاریەوە هەموو شتێکی بۆ ڕوون کراوەتەوە ئەمیش باوەڕی پێیەتی چونکە پێغەمبەرێک بەڵگەنامەی خوددا دەخوێنێتەوە و لە پێش ئەمیشەوە پەیامەکەی موسا کە تەوراتە پێشەوا و ڕەحمەت بووە ئەو جۆرە کەسانەی کە ژیر و هۆشمەندن باوەڕی پێدەهێنن جا ئەو دەستە و کۆمەڵانەی کە باوەڕ بەم پەیامە ناکەن ئەوە ئاگری دۆزەخ چاوەڕێیانە نەکەی تۆ لە جۆرە گومانێکدا بیت لەم قورئانە و لەم پەیامە چونکە بەڕاستی ئەوە حەقیقەتە و لەلایەن پەروەردگارتەوە بۆت ڕەوانە کراوە بەڵام زۆربەی خەڵکی باوەڕ ناهێنن ومن أظلم ممن افترى على الله كذبا أولئك يعرضون على ربهم ويقول الأشهاد هؤلاء الذين كذبوا على ربهم ألا لعنة الله على الظالمين چێلە وەستەمکارترە کە درۆ بەناوی خودداوە هەڵببەستێت بەوەی کە بڵێ خوددا هاوڵیان کوڕی هەیە ئەوانە نیشانی پەروەردگاریان دەدرێن و شایەتەکانی قیامەت کە فریشتە و پێغەمبەران و بانگخوازانن دەڵێن ئەوانن درۆیان کرد بەدەم پەروەردگاریانەوە ئاگادار بن نەفرەتی خوددا لەسەر ستەمکارانە الذين يصدون عن سبيل الله ويبغونها عوجا وهم بالآخرة هم كافرون ئەوانەی بە نەرمونیانی و لەسەرخۆ بەرهەڵستی پەیامی خوددا دەکەن و بەلاری دەیانەوێت و دەیانەوێت بە هەڵە و ناتەواوی بیناسێنن بە خەڵکی و ئەوانە بە ڕۆژی دوایی بێبڕوان أولئك لم يكونوا معجزين في الأرض وما كان لهم من دون الله من أولياء يضاعف لهم العذاب ما كانوا يستطيعون السمع وما كانوا يبصرون ئەوانە خودایان دەستەوسان نەکردووە لە زەویدا لە دەستی خوا دەرچن بێجگەل لە خوددا هیچ پەنا و یارمەتیەکیان نییە کەس فریایان ناکەوێت و سزایان بۆ چەند بەرامبەر دەکرێت ئەوانە لە دنیادا ئەوەندە ڕقیان لە حەق و ڕێگەی خوددا بوو ئەوانە نەیان دەتوانی گوێ بگرن و ڕاستی ببینن أولئك الذين خسروا أنفسهم وضل عنهم ما كانوا يفترون ئەوانن کە خۆیان فەوتاند و ئەو باس و درۆیانەی کە لە دنیادا هەڵیان دەبەست لێیان ون بوو لا جرم أنهم في الآخرة هم الأخسرون گومانی تێدا نییە کە بەڕاستی ئەوانە لە قیامەتدا زۆر خەسارەتمەند و دۆڕاوترن إن الذين آمنوا وعملوا الصالحات وأخبتوا إلى ربهم أولئك أصحاب الجنة هم فيها خالدون بەڕاستی ئەوانەی بڕوایان هێناوە بە خوددا و ڕاستی بەرنامەکەی کردەوە چاکەکانیشیان ئەنجامداوە و گەڕاونەتەوە بۆ لای پەروەردگاریان و ملکەت و دڵ ئارام بوون لە بەرامبەر فەرمانەکانی ئەوانە خاوەن و نیشەجەی بەهەشتن و بە هەتایی تێیدا دەمێننەوە مثل الفريقين كالأعمى والأصم والبصير والسميع
هل يستويان مثلا أفلا تذكرون وێنەی ئەم دوو کۆمەڵی ئیمانداران و کۆمەڵی بێباوەڕان وەک کوێر و کەڕ چاوساغ و بیسەر وایە ئایا ئەم دوانە وێنەیان وەک یەکە ئەوە بۆ بیر ناکەنەوە ولقد أرسلنا نوحا إلى قومه إني لكم نذير مبين سوێن بە خودا بەڕاستی ئێمە نوحمان نارد بۆ لای قەوم و خزمەکانی پێیوتن بێگومان من بۆ ئێوە داسڵەکێنەرێکی ئاشکرام ئەگەر لە فەرمانی خدا دەرچن تووشی سزا دەبن خۆ ئێوە باش من دەناسن ألا تعبدوا إلا الله إني أخاف عليكم عذاب يوم أليم كجگەل لە خدا کەس و هیچی تر نەپەرستن چونکە من بەڕاستی دەترسم سزای ڕۆژێکی بە ئێش یەخەتان پێ بگرێت هەمووتان لەناو بچن فقال الملأ الذين كفروا من قومه ما نراك إلا بشرا مثلنا وما نراك اتبعك إلا الذين هم أراذلنا بادي الرأي وما نرى لكم علينا من فضل بل نظنكم كاذبين جاء دەستە دەسەڵاتدارەی کە بێباوەڕبوون لە هۆزی نوح وتیان ئێمە تۆ تەنها وەک یەکێک لە خۆمان دەبینین و نابینین ئەوانەی شوێنی تۆ کەوتون جگەل لەوانەی کە هەژار و داماوەکانمان و دووربین نین و ژیریان کەمە و سادن هەروەها نابینین ئێوە هیچ شتێکی زیاترتان بەسەر ئێمەدا هەبێت بەڵکو ئێمە وا گومان دەبین ئێوە درۆزنن قال يا قوم أرأيتم إن كنت على بينة من ربي وآتاني رحمة من عنده فعميت عليكم أنلزمكموها وأنتم لها كارهون نوح وتی ئەی خزمەکانم هەواڵم بدەنێ ئەگەر من لەسەر ڕێگە و بەرنامەیەکی ڕاست و دروست بم لەلایەن پەروەردگارمەوە و خێر و چاکە و بەزەیی خۆی پێبەخشی بم لەلایەن خۆیەوە اینجا ئەمانە لە ئێوە شاراوەتەوە و نایبینن ئایا بە زۆر ئیمان لە دڵتاندا دروست بکەین و بتەن خەینە سەر ئەم ڕێگەیە لە کاتێکدا ئێوە لێی بێزارن و خوازیاری نین ويا قوم لا أسألكم عليه مالا إن أجري إلا على الله وما أنا بطارد الذين آمنوا إنهم ملاقو ربهم ولكني أراكم قوما تجهلون أي خزمكانم خۆ من لە بری ئەم بانگەواز و ئامۆژگاریانم داوای هیچ ماڵ و خەرجیتان لێ ناکەم کرێ و پاداشتم تەنها لەلای خوددایە من هەرگیز ئەوانەی بڕوایان هێناوە لە خۆم دوور ناخەمەوە و دەریان ناکەم چونکە بێگومان ئەوان دەگەن بە خودای خۆیان حسابیان لەلای خوددایە بەڵام بەڕاستی من ئێوە دەبینم هۆزێکن خۆتان جێل و نەفام دەکەن بەوەی کە بەکەم سەیری ئیماندارانی دەوری من دەکەن لەبەر بێکەسی و هەژاریان ويا قوم من ينصرني من الله إن طردتهم أفلا تذكرون ئەی خزمەکانم چێ دەتوانێت یارمەتیم بدات بەرامبەر خودای گەورە لە سزای خوددا بمپارێزێت ئەگەر ئەو ئیماندار و دۆستانەی خوددا دەربکەم و لە خۆمیان دوور بخەمەوە ئایا بیر ناکەنەوە کەشتی وا ناشێت و دروست نییە بۆ کەسێک خوددا ناز بێت ولا أقول لكم عندي خزائن الله ولا أعلم الغيب ولا أقول إني ملك ولا أقول للذين تزدري أعينكم لن يؤتيهم الله خيرا الله أعلم بما في أنفسهم إني إذا لمن الظالمين خۆ من پێتان ناڵێم گەنجینەکانی خوددا لای منە و من شتی نادیار و غەیبیش نازانم ناشڵێم بەڕاستی من فریشتم هەروەها ناڵێم بۆ ئیماندارانەی لە بەرچاوی ئێوە کەم نرخن خدای گەورە هەرگیز خێریان بەسەردا ناڕژێنێت
خدا خۆی ئاگادارە بەوەی لە دەرونیاندا هەیە بێگومان من ئەو کاتە ئەگەر وا بکەم لەستەم کارانم. قالوا يا نوح قد جادلتنا فأكثرت جدالنا فأتنا بما تعدنا إن كنت من الصادقين. خەڵکەکە وتیان ئەی نوح بەڕاستی زۆر لەسەری چویت و زیاد لە پێویست بربەرەکانی و شەڕ قسەت لەگەڵدا کردین دەی ئەو سزایەمان بۆ بهێنە کە هەڕەشەی پێ دەکەیت و هەمیشە باسی دەکەیت و دەمانترسێنی پێی ئەگەر تۆ لە ڕاستگۆیانیت. قال إنما يأتيكم به الله إن شاء وما أنتم بمعجزين. نوح لە وەڵام داوتی ئەوە بەدەست خوددایە و بەڕاستی تەنها ئەو بۆتان پێش دەهێنێت ئەگەر بیاوێت و ئێوە دەستەوسان کەری خوددا نین ناتوانن ئەستەمە دەرباز بوونتان. ولا ينفعكم نصحي إن أردت أن أنصح لكم إن كان الله يريد أن يغويكم هو ربكم وإليه ترجعون. وا دیارە ئامۆژگاری و دڵسۆزیم سوودتان پێ ناگەیەنێت ئەگەر چی بمەوێت بەردەوامیش بم لەسەر ئامۆژگاریتان ئەگەر خوددا بیەوێت سەرگەردانتان بکات ئەوە ئەو زاتە پەروەردگارتانە و هەر بۆ لای ئەویش دەبرێنەوە. أم يقولون افتراه قل إن افتريته فعلي إجرامي وأنا بريء مما تجرمون. بەڵکو بێباوەڕانی مەککە دەڵێن ئەم باسوبابەتە محەممەد خۆی هەڵی بەستووە تۆش بڵێ ئەگەر من هەڵی بەستم ئەوە تاوانەکەی لەسەر خۆمە و منیش دوورە پەرێز و بەریم لەو تاوانەی کە دەیکەن. وأوحي إلى نوح أنه لن يؤمن من قومك إلا من قد آمن فلا تبتئس بما كانوا يفعلون. سەرنجام وحی و پەیامی خوددا ڕەوانەکرا بۆ نوح کە چاک بزانە بەڕاستی هەرگیز کەسی تر بڕواناهێنێت لە قەومەکەت جگەلەوەی کە بەڕاستی بڕوای هێناوە کەوا بوو خەفەتبار مەبە بەو کردەوە ناشرین و ناپەسندانەی ئەنجامیان دەدا. واصنع الفلك بأعيننا ووحينا ولا تخاطبني في الذين ظلموا إنهم مغرقون. کەشتیەکەش دروست بکە بە چاودێری و فەرمانی ئێمە کاتی تۆفانەکە تکامان لێ نەکەیت بۆ ئەوانەی لە سنووری ڕاستی دەرچوون و تاوان بارن چونکە بەڕاستی ئەوانە بڕیاری خنکاندن و تیاچوونیان بۆ دراوە. ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه قال إن تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون. نوحیش دەستی کرد بە دروستکردنی کەشتێکە هەر جارێک تاقمێک لە هۆزەکەی بەلایدا تێدەپەڕین گاڵتەیان پێدەکرد. نوح وتی ئەگەر ئێستا ئێوە گاڵتە بە ئێمە دەکەن ئەوە بەڕاستی ئێمەش ڕۆژێک دێت گاڵتە بە ئێوە بکەین وەک چۆن ئێوە گاڵتە بە ئێمە دەکەن. سوف تعلمون من يأتيه عذاب يخزيه ويحل عليه عذاب مقيم. جا لە داهاتوودا دەزانن چێ سزایەکی بۆ دێت کە ڕیسوای بکات پاشان لە قیامەتدا دووچاری سزایەکی بەردەوام و هەمیشە دەبێت. حتى إذا جاء أمرنا وفارت النور قل نحمل فيها من كل زوجين اثنين وأهلك إلا من سبق عليه القول وما آمن معه إلا قليل. ئەم کێشەیە بەردەوام بوو هەتا و کاتەی بڕیارمان هات و فەرمان دەرچوو بە لەناوبردنی بێباوەڕەکان و لە تەنورە پڕ لە ئاگرەکەوە ئەو فوارەی کرد کە ئەوە نیشانەی دەستپێکردنی تۆڵە خوداییەکە بوو. ئەوسا وتمان ئەی نوح لە هەموو نێرومەیەک دوان هەڵبگرە لە کەشتێکەدا و ماڵ و خێزانت جگەل لەوانەی کە بڕیاریان لەسەر دراوە تووشی تۆڵە ببن بەهۆی بێباوەڕیانەوە ئەوانە شەڵگرە کە باوەڕیان هێناوە. شانی باسە کەسیش بڕوای بە نوح نەکرد و لەگەڵیدا نەبوو جگە لە کەسانێکی کەم نەبێت. وقال اركبوا فيها بسم الله مجريها ومرساها
إن ربي لغفور رحيم. نوح وتی سوار بن و بڕۆنە ناو کەشتێکەوە بەناوی خوداوەیە ڕۆیشتنی و وەستانی بێگومان پەروەردگارم زۆر لێ خۆش بووە و زۆر بەبەزەییە. وهي تجري بهم في موج كالجبال ونادى نوح ابنه وكان في معزل يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين. کەشتێکەش دەیبردن بەناو شەپۆڵی وەک چیادا. نوح بانجی کردە کوڕەکەی ئەوەیان کە بێ باوەڕ بوو لە شوێنێکی چەپەکدا گیری خواردبوو پێیوت ڕۆڵە گیان لەگەڵ ئێمەدا سوار بە و لەگەڵ بێباوەڕاندا مەبە. قال سآوي إلى جبل يعصمني من الماء قال لا عاصم اليوم من أمر الله إلا من رحمه وحال بينهما الموج فكان من المغرقين. کوڕەکەی وتی پەنا دەبم لای ئەو چیایە و دەمپارێزێت لەم زریان و ئاوە. نوح وتی ئەمڕۆ هیچ پەنادەرێک نییە لە تۆڵە و خەشمی خوددا کەس بپارێزێت مەگەر کەسێک خوددا خۆی ڕەحمی پێ بکات. ئەوسا دوای ئەم وت و وێژە شەپۆڵی ئاو دای بەنێوانیاندا و جاچوە ڕیزی خنکاوەکانەوە. وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجودي وقيل بعدا للقوم الظالمين. پاشان فەرماندرا بە زەوی ئاوەکەت با ڕۆ بچێت بەناختدا. ئەی ئاسمان تۆش با بەس بێت و باران مەبارێنە. ئیتر ئاوەکە ڕۆچوو فەرمانیش بەڕێکی و تەواوی ئەنجامدرا. کەشتێکەش لەسەر چێوی جوودی وەستا و لەنگەری گرت و وترا دەک دووری لە بەزەی خوددا و تیاچوون بۆ بەرەی ستەمکاران. ونادى نوح ربه فقال رب إن ابني من أهلي وإن وعدك الحق وأنت أحكم الحاكمين. پاش هێوربوونەوەی زریانەکە نوح هاواری لە خوددا کرد و جاوتی ئەی پەروەردگارم کوڕەکەم لە خێزانی من بوو بێگومان پەیمانی تۆش ڕاستە و کاتی خۆی فەرمووت خێزانی تۆ ڕزگارن لە تیاچوون و تۆش زاناترین و دادپەروەرترینی فەرمانڕەوایانیت. قال يا نوح إنه ليس من أهلك إنه عمل غير صالح فلا تسألني ما ليس لك به علم إني أعظك أن تكون من الجاهلين. خدای گەورەش فەرمووی ئەی نوح بەڕاستی ئەو لە خێزانی تۆ نەبوو چونکە بەڕاستی ئەو کرداری چاک نەبوو کەوابوو داوای شتێکم لێ مەکە کە زانیاری دەربارەی نییە. بێگومان من ئامۆژگاریت دەکەم کە کارێک نەکەیت خۆت بخەیتە ڕیزی نەفامانەوە. قال رب إني أعوذ بك أن أسألك ما ليس لي به علم وإلا تغفر لي وترحمني أكن من الخاسرين. اینجا نوح وتی ئەی پەروەردگارم بەڕاستی من پەنا دەگرم بە تۆ کە داوای شتێک بکەم زانیاریم پێی نەبێت. خۆ ئەگەر لێم خۆش نەبیت و بەزەیت پێم دانێتەوە ئەوە دەچمە ڕیزی خەسارەتمەندانەوە. قيل يا نوح اهبط بسلام منا وبركات عليك وعلى ممن معك وأمم سنمتعهم ثم يمسهم منا عذاب أليم. ئەوسا لەلایەن خودای گەورەوە وترا ئەی نوح وەرە خوارەوە و دابەزە لە کەشتێکە و لە چیای جوودی بۆ دەشتایی بەبێوەیی و سەلامەتی لەلایەن ئێمەوە بەرەکەتی زۆرش لەسەر تۆ و ئەو کۆمەڵ و خەڵکانەی لەگەڵ تۆدان. خەڵکانێکی تریش لەمە دوا دێن و لە ناز و نیعمەت بەهرەوەریان دەکەین پاشان بەهۆی لاری و بێباوەڕیانەوە سزایی بە سۆیان توش دەبێت لەلایەن ئێمەوە. تلك من أنباء الغيب نوحيها إليك
ما كنت تعلمها أنت ولا قومك من قبل هذا فاصبر إن العاقبة للمتقين. أي محمد ئەو باسانەی بۆمان کردید لە هەواڵە نادیارەکانە کە بۆ دەنێرین نەتۆ دەتزانی و نەهۆز و نەتەوەکەشت پێش ئەم باسەی ئێمە جا خۆگر و بە ئارام بە چونکە بەڕاستی پاشە ڕۆژ بۆ خوددا ناس و پارێزکارانە. وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره إن أنتم إلا مفترون. بۆلای هۆزی عادیش هودی برایانمان نارد وتی ئەی خزمەکانم خوددا بپەرستن و فەرمان بەرداری ئەو بن هیچ خودایەکی ترتان نییە جگەل لەو ئێوە هیچ ڕاستیەکتان نییە جگەل لە درۆ هەڵبەستن. يا قوم لا أسألكم عليه أجرا إن أجري إلا على الذي فطرني أفلا تعقلون. هودوتي أي خزمكانم من لسرم كارو بانگوازە خودایەی کە بە ئێوەی ڕادەگەێنم هیچ کرێ و پاداشتێکتان لێداوا ناکەم کرێ و پاداشتم تەنها لەسەر ئەو زاتەیە کە بەدی هێناوم باشە ئەوە بیر ناکەنەوە و ژیر نابن. ويا قوم استغفروا ربكم ثم توبوا إليه يرسل السماء عليكم مدرارا ويزدكم قوة إلى قوتكم ولا تتولوا مجرمين. أي خزمكانم داوای لێخۆشبوون لە پەروەردگارتان بکەن پاشان بگەڕێنەوە بۆ لای ئەوە لە ئاسمانەوە بارانی زۆری پڕبەرەکەتتان بۆ دەبارێنێت هێز و دەسەڵاتتان بۆ زیاد دەکات زیاد لە هێز و دەسەڵاتی ئاسایی خۆتان ڕوو وەرمەجێڕن لەم باس و ئامۆژگاریانە لە کاتێکدا کە هەمیشە تاوان بارن. قالوا يا هود ما جئتنا ببينة وما نحن بتاركي آلهتنا عن قولك وما نحن لك بمؤمنين. وتیان ئەی هود بەڵگەیەکی زۆر ڕۆشنت بۆ نەهێناوین تا بەتەواوی ئێمە قەناعەت بکەین کە تۆ پێغەمبەری خودایت و ئێمە واز لە خوداکانی خۆمان ناهێنین بە قسەی تۆ ئێمە ئیمان و بڕوامان نییە بەڕاستێتی تۆ. إن نقول إلا اعتراك بعض آلهتنا بسوء قال إني أشهد الله واشهدوا أني بريء مما تشركون. ئێمە هیچ ناڵێین ئەوە نەبێت وا دیارە هەندێ لە خوداکانمان بە خراپ دەستیان لێوەشاندوویت. هود وتی دەی من بەڕاستی خوددا دەکەم بە شایەت و ئێوەش بە شایەت بن کە بێگومان من بەریم لەوەی ئێوە دەیکەنە شەریک و هاوڵ بۆ خوددا. من دونه فكيدوني جميعا ثم لا تنظرون. جگەل لە خوددا خۆتان بە پەرستراوەکانتانەوە فێڵ و پیلانم لێ بکەن هەر هەمووتان کەوابوو وەرن هەمووتان کۆ ببنەوە و نەخشە بچێشن بۆ لەناوبردنم پاشان مۆڵەتیشم مەدەن. إني توكلت على الله ربي وربكم ما من دابة إلا هو آخذ بناصيتها إن ربي على صراط مستقيم. چونکە بەڕاستی من پشتم بە خوددا بەستووە کە پەروەردگاری من و پەروەردگاری ئێوەشە هیچ گیان لەبەرێک نییە جڵەوی بەدەست خودای گەورەوە نەبێت بێگومان پەروەردگارم لەسەر بەرنامە و ڕێبازێکی ڕاست و دروستە. فإن تولوا فقد أبلغتكم ما أرسلت به إليكم ويستخلف ربي قوما غيركم ولا تضرونه شيئا إن ربي على كل شيء حفيظ. جاگەر ئێوە گوێم بۆ نەگرن و پشت بکەنە ئەم بەرنامەیە ئەوە بێگومان من پێم ڕاگەاندن ئەو بەرنامە و پەیامە خودایەی بە مندا نێردراوە بۆتان و پەروەردگارم ئەگەر ملکەز نەبن ئێوە لەناو دەبات و هۆزێکی تر دەخاتە شوێنی ئێوە
ئێوە ناتوانن هیچ زیانێک بەو بگێنن بەڕاستی پەروەردگاری من بەسەر هەموو شتێکدا چاودێر و بەتوانایە. ولما جاء أمرنا نجينا هودا والذين آمنوا معه برحمة منا ونجيناهم من عذاب غليظ. کاتێکیش فەرمانی ئێمە هات کە بڕیاری تیاچوونی هۆزی عاد بوو ئەوە هود و ئەوانەی بڕوایان هێنابوو لەگەڵ ئەودا بوون ڕزگاریشمان کردن بەهۆی بەزەی و لێبوردەی خۆمانەوە لە سزایەکی زۆر قورس و گران. وتلك عاد جحدوا بآيات ربهم وعصوا رسله واتبعوا أمر كل جبار عنيد. بەڵێ ئەوە هۆزی عاد بوو بێباوەڕبوون و ئیمانیان نەهێنا بە فەرمانەکانی پەروەردگاریان لاشیاندا لە بەرنامەی پێغەمبەرانی خوددا و شوێن فەرمانی هەموو زۆردار و سەرسەخت و خوان ناسێک کەوتن. وأتبعوا في هذه الدنيا لعنة ويوم القيامة ألا إن عادا كفروا ربهم ألا بعدا لعاد قوم هود. جاهر لەم جیهانەدا نەفرین لێکراو بوون و دوور بوون لە بەزەی خوددا لە ڕۆژی قیامەتیشدا هەر نەفرین لێکراو دەبن و ئاگادار بن کە بێگومان هۆزی عاد بێباوەڕ بوون و بێوەفاییان دەربڕی بەرامبەر پەروەردگاریان ئاگادار بن کە دووری و بێنرخی بۆ هۆزی عادی قەومی هود. وإلى ثمود أخاهم صالحا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره هو أنشأكم من الأرض واستعمركم فيها فاستغفروه ثم توبوا إليه إن ربي قريب مجيب. بۆ هۆزی ثەمودیش ساڵحی برایانمان ڕەوانە کرد وتی ئەی خزمەکانم گوێڕایەڵی خودای گەورە بکەن جگە لەو زاتە هیچ خودایەکی ترتان نییە ئەو بەرپای کردوون لە زەویدا و داوای لێکردوون کە ئاوەدانی بکەنەوە جاکەوا بوو داوای لێخۆشبوونی لێ بکەن پاشان بگەڕێنەوە بۆ لای و فەرمانەکانی بەجێ بهێنن چونکە بەڕاستی پەروەردگاری من زۆر نزیکە و نزا وەرگرە لەو کەسانەی لێی دەپارێنەوە و داوای لێخۆشبوونی لێ دەکەن. قالوا يا صالح قد كنت فينا مرجوا قبل هذا أتنهانا أن نعبد ما يعبد آباؤنا وإننا لفي شك مما تدعونا إليه مريب. خەڵکەکە وتیان ئەی ساڵح بەڕاستی پێش ئەم باسانە تۆ لەناو ئێمەدا شوێنی هیوامان بوویت ئایا بەرگری ئەوەمان لێ دەکەیت کە شوێن شتێک بکەوین کە با و باپیرانمان شوێنی کەوتون و پەرستیانن ئێمە بەڕاستی لە گومانداین لەوەی کە تۆ بانگی ئێمە دەکەی بۆ لای و بەدبینین لێی. قال يا قوم أرأيتم إن كنت على بينة من ربي وآتاني منه رحمة فمن ينصرني من الله إن عصيته فما تزيدونني غير تخسير. صالح وتی ئەی خزمەکانم هەواڵم بدەنێ ئەگەر من لەسەر ڕێگە و بەرنامەیەکی ڕاست و دروست بم لەلایەن پەروەردگارمەوە و خێر و چاکە و بەزەی خۆی پێبەخشی بم لە خۆیەوە و ڕەحمەتی تایبەتیشی پێبەخشیوم باشە چێ یارمەتیم بدات و لە سزای خوددا ڕزگارم دەکات ئەگەر لە فەرمانی لا بدەم و پەیامەکەیم بەڕێک و تەواوین نەگەیاند. جا ئێوە بەم هەڵوێستتان جگەل لە خەسارەتمەندی بۆ من هیچ سوودێکی ترم پێ ناگەێنن. ويا قوم هذه ناقة الله لكم آية فذروها تأكل في أرض الله ولا تمسوها بسوء فيأخذكم عذاب قريب. أي خزمكانم ئەمە وشترەکەیە کە لەلایەن خودداوە کراوە بە معجزە و نیشانەیەکی تایبەت لەسەر دەسەڵاتی خۆی و ڕاستی پێغەمبەرێتی من جاوازی لێ بهێنن با لە زەوی خوددادا بلەوەڕێت بە نیازی خراپەوە دەستی بۆ نەبن ئەجینا سزایەکی نزیک دەتانگرێت.
فعقروها فقال تمتعوا في داركم 3 أيام ذلك وعد غير مكذوب. یەکسەر چوون سەریان بڕی. جا ساڵحیش پێیوتن ڕابێرن لە ماڵ و مەنزڵی خۆتاندا بۆ ماوەی 3 ڕۆژ. دوای ئەو ماوە دیاری کراوە تیا دەچن و ئەوەش پەیمانێکە و هەرگیز بەدرۆ ناخرێتەوە. فلما جاء أمرنا نجينا صالحا والذين آمنوا معه برحمة منا ومن خزي يومئذ إن ربك هو القوي العزيز. جاکاتێک فەرمانی ئێمە هاتوو بڕیاردرا لە کاتی دیاری کراودا و ئەوە ساڵح و ئەوانەی بڕوایان هێنابوو لەگەڵیدا ڕزگارمان کردن بە میهرەبانی و بەزەیی خۆمان لەسەر شۆڕی ئەو ڕۆژەش پەناماندان. بەڕاستی پەروەردگارت هەر خۆی خاوەنی هێزە و باڵا دەستە. وأخذ الذين ظلموا الصيحة فأصبحوا في ديارهم جاثمين. جاو دەنگە سامناکەی بووە هۆی تیاچونیان هەموو ئەوانەی گرت کە تاوان و ستەمیان کرد و فەرمان بەرداری پەروەردگاریان نەبوون. سەرنجام هەمویان لە شوێنەکانی خۆیاندا کەوتن بەڕووی زەویدا و تیاچون لە بەرەبەیاندا. كأن لم يغنوا فيها ألا إن ثمود كفروا ربهم ألا بعدا لثمود. وەک ئەوەی کە هەر لەو شوێنەدا نەبوو و تیایدا نەژیابن. ئاگادارین بەڕاستی هۆزی ثەمود بێ بڕوابوون بە پەروەردگاریان و بێوەفابوون بەرامبەری. ئاگادار بن بڕیاری دووری لە بەزەی خوددا درا بۆ هۆزی ثەمودیش. ولقد جاءت رسلنا إبراهيم بالبشرى قالوا سلاما قال سلام فما لبث أن جاء بعجل حنيذ. سوێن بە خوددا بێگومان وەفدێکی ڕەوانەکراوی ئێمە لە فریشتە هاتنە لای ئیبراهیم بە موژدەوە موژدەی بوونی منداڵێک و وتیان سڵاوی خواد لێبێت. ئەمیش وتی سڵاوی خوددا لە ئێوەش. دوای بەخێر هاتنیان ڕۆیشت و جا زۆری پێنەچ و گەڕایەوە بە گۆشتی گوێرەکەیەکی برژاوەوە. فلما رأى أيديهم لا تصل إليه نكرهم وأوجس منهم خيفة قالوا لا تخف إنا أرسلنا إلى قوم لوط. جاکاتێک ئیبراهیم بینی دەستی بۆ نابن کارەکەیانی بەنا ئاسایی دانا و لە دڵی خۆیدا لێیان ترسا. ئەوانیش هەستیان پێکرد و وتیان مەترسە بەڕاستی ئێمە نێردراوین بۆ لای قەومەکەی لوط. وامرأته قائمة فضحكت فبشرناها بإسحاق ومن وراء إسحاق يعقوب. لەو کاتەدا خێزانەکەی وەستا بوو یەکسەر پێکەنی. جا خدای گەورە فەرمووی ئێمەش مژدەماندایە کە ئیسحاقت پێدەبەخشین و لە دوای ئەویش یعقوب لەنەوەی ئیسحاق دێتە دنیاوە. قالت يا ويلتى أألد وأنا عجوز وهذا بعلي شيخا إن هذا لشيء عجيب. خێزانی ئیبراهیم وتی وەی ڕۆ شەرمەزار خۆم چۆن منداڵم دەبێت من پیرم و ئەمەش مێردەکەمە پیر و بە ساڵات چووە بەڕاستی ئەمە شتێکی سەرسوڕهێنەرە. قالوا أتعجبين من أمر الله رحمة الله وبركاته عليكم أهل البيت إنه حميد مجيد. فریشتەکان وتیان ئایا سەرسام دەبیت لە فەرمان و کاری خوددا؟ ڕەحمەت و بەرەکەتی خوداتان لەسەر بێت ئەی خێزانی ئەم ماڵە پیرۆزە. بێگومان خدای گەورە کاری وا دەکات و چونکە هەمیشە ئەو زاتە سوپاس کراوە و خاوەنی بەرزی و دەسەڵاتیشە. فلما ذهب عن إبراهيم الروع وجاءته البشرى يجادلنا في قوم لوط. جاکاتێک ترسەکە لە دڵی ئیبراهیم دەرچوو هێمن بۆوە و مژدەکەشی بۆ هاتبوو اینجا دەستی کرد بە باسکردن و مجادلە دەربارەی قەومی لوط.
إن إبراهيم لحليم أواه منيب. بەڕاستی ئیبراهیم زۆر لەسەرخۆ بە ئارام و خەمخۆر و گەڕاوەیە بۆ لای خوددا. يا إبراهيم أعرض عن هذا إنه قد جاء أمر ربك وإنهم آتيهم عذاب غير مردود. فریشتەکان وتیان ئەی ئیبراهیم واز بهێنە لەو باس و کێشەیە، دڵنیا بە بەڕاستی پەروەردگارت فەرمانی داوە و کار تەواو بووە و بێگومان سزایەکیان بۆ هاتووە کە ناگەڕێتەوە. ولما جاءت رسلنا لوطا سيء بهم وضاق بهم ذرعا وقال هذا يوم عصيب. کاتێکیش وەفدی فریشتەکانی ئێمە هاتنە لای لووت ناڕەحەت بوو پێیان، زۆر دڵتەنگ بوو چونکە لە شێوەی چەند لاوێکی پێکەوتوودا هاتبوون لە دڵی خۆی داوتی ئەمە ڕۆژێکی سەختە منی تێکەوتوو. وجاءه قومه يهرعون إليه ومن قبل كانوا يعملون السيئات قال يا قوم هؤلاء بناتي هن أطهر لكم فاتقوا الله ولا تخزون في ضيفي أليس منكم رجل رشيد. هۆزەکەشی بە بیستنی هاتنی ئەم میوانانە بەپەلەو بێشەرمانەکشان بۆ لای پێشتریش کردارە خراپەکانیان دەکرد. کاتێک لووت ئەم دیمەنە ناشرینەی بینی وتی ئەی خزمەکانم ئەوانە کچەکان من و ئەوان پاک و خاوێنن بۆ ئێوە، وەرن لەناو هۆزدا چێتان بەدڵە بە شێوەیەکی شەرعی و ڕەوالێتان مارە بکەم، جان لە خوددا بترسن و شەرمەزارم مەکەن لەناو میوانەکانمدا. ئایا پیاوێکی ژیر و مەردتان تێدا نییە کە لە کاری ناڕەوای ئاوازڵە و جێری بکات؟ قالوا لقد علمت ما لنا في بناتك من حق وإنك لتعلم ما نريد. ئەوانیش بێشەرمانە وتیان سوێن بە خوددا بەڕاستی تۆ دەزانیت ئێمە هیچ حەقێکمان نییە بە کچەکانی تۆوە، بێگومان تۆش دەزانیت ئێمە چیمان دەوێت. قال لو أن لي بكم قوة أو آوي إلى ركن شديد. لووت وتی خۆزگە بەڕاستی هێزێکم دەبوو لە خۆتان بۆ بەرامبەری ناپاکەکانتان یان پەنایەکی بە هێزم دەست دەکەوت و دەڕۆیشتم بۆی تا تۆڵەتان لێ بکەمەوە و تەمێتان بکەم. قالوا يا لوط إنا رسل ربك لن يصلوا إليك فأسر بأهلك بقطع من الليل ولا يلتفت منكم أحد إلا امرأتك إنه مصيبها ما أصابهم إن موعدهم الصبح أليس الصبح بقريب. میوانەکان وتیان ئەی لووت بەڕاستی ئێمە فریشتەی نێردراوی پەروەردگاری تۆین، ئەو تاوان بارانە هەرگیز ناگەنەلات تا بتوانن دەست درێژی بکەنە سەر ئێمە و جا تۆ خاو خێزانت لە بەشێکی شەودا دەربکە و کەس لە ئێوە لا نەکاتەوە و ئاوەڕ نەداتەوە جگە هاوسەرەکەت کە لاسارە و بەگوێت ناکات، چونکە بەڕاستی ئەو سزایەی کە تاوان بارانی گرتوتەوە ئەویش دەگرێتەوە، بەڕاستی کاتی سزاکەشیان لە بەرەبەیاندایە. ئایا بەرەبەیانی ئەم شەو نزیک نییە؟ فلما جاء أمرنا جعلنا عاليها سافلها وأمطرنا عليها حجارة من سجيل منضود. جاکاتێک فەرمانی ئێمە بۆ تیاچوونیان هات شارەچەکەیانمان ژێرە و ژوور کرد و بە قوڕی سوورەوە کراوی وەک بەرد چین لەسەر چین بەربارانمان کرد. مسومة عند ربك وما هي من الظالمين ببعيد. هەموو ئەو بەردانە دیاری کراو بوون لەلایەن پەروەردگارتەوە کە بدات بەسەر تەوقە سەری چێدا. ئەم کارەسات و ئەم بەردبارانەش وەنەبێت زۆر دوور بێت لەستەمکارانەوە لە هەموو سەردەمێکدا کاتێک ڕۆدەچن لە تاوان کاریدا. وإلى مدين أخاهم شعيبا
قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره ولا تنقصوا المكيال والميزان إني أراكم بخير وإني أخاف عليكم عذاب يوم محيط. بۆلای خەڵکی مەدیەنیش براو کەسی خۆیان شوعەیبمان بە پێغەمبەرێتی ڕەوانە کرد. ئەویش وتی ئەی خزمەکانم بەندایەتی خوددا بکەن، هیچ خودایەکی ترتان نییە جگە لەو، هەروەها کەم و کوڕژ مەکەن لە پێوانە و کێشانەدا. بەڕاستی من بە چاک دەتان بینم و ڕزق و ڕۆزیتان باشە و لە خۆشیدان. بێگومان من دەترسم ئەگەر لە فەرمانی خوددا دەرچن ئێوە تووشی سزای ڕۆژێک ببن کە گەمارۆتان بدات و لێی ڕزگار نەبن. ويا قوم أوفوا المكيال والميزان بالقسط ولا تبخسوا الناس أشياءهم ولا تعثوا في الأرض مفسدين. أي قوم خزمكانم با پێوان و کێشانتان تێر و تەواو بێت و بەدات پەروەرانان جامی بدەن، شتومەچی خەڵکی کەم نرخ مەکەن و فێڵیان لێ مەکەن و خراپەکاری مەکەن لە زەویدا و تۆوی خراپە مەچێنن. بقية الله خير لكم إن كنتم مؤمنين وما أنا عليكم بحفيظ. ئەوەی خودای گەورە بۆتان دەهێڵێتەوە لە قازانج و حەڵالی کردووە بۆتان ئەوە چاکترە لە زۆرێکی حەرام. ئەگەر ئێوە ئیماندار بن منیش لێ پرسراو نیم بەرامبەر ئێوە، بەڵکو و حەق و ڕاستیتان پێڕادەگەێنم. قالوا يا شعيب أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أن نفعل في أموالنا ما نشاء إنك لأنت الحليم الرشيد. خەڵکەکە وتیان ئەی شوعەیب ئایا نوێژەکەت فەرمانت پێدەکات کە ئێمە واز بهێنین لەوەی باو باپیرانمان پەرستویانن، یاخود لە ماڵ و سامانماندا بە ئارەزوی خۆمان چیمان بێت بیکەین و بەڕاستی تۆ زۆر هێمن و خاوەن ژیریت. وا دیارە گاڵتەیان پێکردووە یان قەناعەتیان بە ژیری و لەسەرخۆیی بووە و سەریان سوڕماوە لەوەی کە دەیەوێت لە دابوو نەریتی باو باپیران دەربچێت. قال يا قوم أرأيتم إن كنت على بينة من ربي ورزقني منه رزقا حسنا وما أريد أن أخالفكم إلى ما أنهاكم عنه إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. شعيب وتي أي قوم خزمكانم هەواڵم بدەنێ ئەگەر منتان بینی و بۆتان دەرکەوت کە لەسەر بەرنامەیەکی ڕێک و ڕۆشنم لەلایەن پەروەردگارمەوە و هەر لەلایەن خۆشیەوە ڕزق و ڕۆزی جوان و باشی داومەتێ، منیش نامەوێت قەدەغەی شتێکتان لێ بکەم کەچی خۆم وەک ئێوە نەکەم، چی بە ئێوە بگەێنم خۆم لە پێشدا ئەنجامی دەدەم. من هیچم ناوێت تەنها چاکسازی نەبێت بە ژوێرەی توانام. ڕێخستنی کارم بەدەستی کەس نییە بەدەستی خوددا نەبێت. پشت و پەنام هەر بەو بەستووە و هەر بۆ لای ئەویش دەگەڕێمەوە. ويا قوم لا يجرمنكم شقاقي أن يصيبكم مثل ما أصاب قوم نوح أو قوم هود أو قوم صالح وما قوم لوط منكم ببعيد. أي قوم خزمانم ناکۆچی و دژایەتیتان لەگەڵ مندا واتان لێ نەکات ئەو ئاین و بیر و باوەڕەی هێناومە لەلایەن خودداوە بە درۆی بزان و جاو کاتە ئەوەی تووشی هۆزی نوح و هود و ساڵح بوو تووشی ئێوەش ببێت. خۆ هۆزی لوت لێتانەوە زۆر دوور نییە. واستغفروا ربكم ثم توبوا إليه إن ربي رحيم ودود. داوای لێخۆشبوونیش لە پەروەردگارتان بکەن و واز بهێنن لە تاوان و خراپەکاری و پاشان بگەڕێنەوە بۆ لای خوددا. بێگومان پەروەردگاری من زۆر بەبەزەی و میهرەبانە، زۆر بەسۆز و دلۆڤانە. قالوا يا شعيب ما نفقه كثيرا مما تقول
وإنا لنراك فينا ضعيفا ولولا رهطك لرجمناك وما أنت علينا بعزيز. خزمانی نالەبار وتیان ئەی شوعەیب ئێمە تێناگەین لە زۆر بێ و باسانەی کە تۆ دەیڵێیت ئێمەش بەڕاستی تۆ بەلاواز دەبینین لەناو خۆماندا وا دەزانین ناتوانیت بەرەنگاری ئەم هەموو خەڵکە بکەیت ئەمەی تۆ باسی دەکەیت پێویستی بەهێز و توانایەکی زۆر هەیە و خۆ ئەگەر خزمەکانت نەبوایە بەردبارانمان دەکردیت و نەبێت تۆ هیچ توانا و دەسەڵاتێکت هەبێت بەسەرماندا. قال يا قوم أرهطي أعز عليكم من الله واتخذتموه وراءكم ظهريا إن ربي بما تعملون محيط. شعيب وتي أي هوزو خزمانم آیا کەسو کارم بەلای ئێوەوە بەتوانە و دەسەڵاتترە لە خوددا لە کاتێکدا ئەو زاتتان فرامۆش کردووە و گوێنادەن بە فەرمانەکانی بەڕاستی پەروەردگارم ئاگادارە بەوەی ئێوە ئەنجامی دەدەن. ويا قوم اعملوا على مكانتكم إني عامل سوف تعلمون من يأتيه عذاب يخزيه ومن هو كاذب وارتقبوا إني معكم رقيب. ئەی هۆز و خزمانم ئێوە کاری خۆتان بکەن چەند دەتواناتان هەیە منیش کاری خۆم لەسەر بەرنامەی خۆم ئەنجام دەدەم لەمە دوا دەردەکەوێت و دەزانن چێ سزای بۆ دێت و سەرشۆڕی دەکات چێش درۆزنە ئێوە چاوەڕێبن بەڕاستی منیش لەگەڵتاندا چاوەڕێم. ولما جاء أمرنا نجينا شعيبا والذين آمنوا معه برحمة منا وأخذت الذين ظلموا الصيحة فأصبحوا في ديارهم جاثمين. کاتێکیش فەرمانی ئێمە هات بۆ تیاچوونیان شوعەیب و ئەوانەی بڕوایان هێنابوو لەگەڵیدا بەهۆی بەزەی و لوتفی خۆمان ڕزگارمان کردن و دەنگ و نرکەی تیاچوون تاوان کار و بێبڕواکانی گرتەوە و جا هەمویان لە شوێن جێگەی خۆیاندا تیاچون و بە چۆکدا هاتن لە بەرەبەیاندا. كأن لم يغنوا فيها ألا بعدا لمدين كما بعدت ثمود. هەر وەک لەوێ نەژیابن ئاگادار بن دەک مەدیان لەوە ولاتر بچێت هەر وەک ثەمود لەوە ولاتر چوو. ولقد أرسلنا موسى بآياتنا وسلطان مبين. سوێندیش بێت بێگومان موسا پێغەمبەرمان نارد بە چەندەها بەڵگە و فەرمانی دروستەوە هاوڕێ لەگەڵ موعجزە و شتی سەرسوڕهێنەری ئاشکرادا. إلى فرعون وملئه فاتبعوا أمر فرعون وما أمر فرعون برشيد. بۆلای فرعون و دار و دەستەی کەچی خەڵکەکە شوێن فەرمانی فرعون کەوتن لە کاتێکیشدا کە کار و فەرمانی فرعون هەرگیز ڕاست و دروست و ژیرانە نەبوو بەڵکو ستەمکار بوو خۆی بە خوددا دەدایە قەڵەم. يقدم قومه يوم القيامة فأوردهم النار وبئس الورد المورود. لروجي قيامتشدا فرعون پیش قوم و شوێن کەوتوانی دەکەوێت و اینجا دایان باتە ناو ئاگری دۆزەخ ئای چەند خراپە و چونە ژوورەوەیە و ئەو شوێنەی دەستنە ناوی. وأتبعوا في هذه لعنة ويوم القيامة بئس الرفد المرفود. ئەوانە لەم دنیادا نەفرین و دەنگ و باسی خراپ شوێنیشیان خەرا لە ڕۆژی قیامەتیشدا بەشیان هەردووریە لە ڕەحم و بەزەی خوددا و ئای چەندە خراپە ئەو بەخشینەی پێیان بەخشراوە. ذلك من أنباء القرى نقصه عليك منها قائم وحصيد. ئەوەی کە باسکرا هەندێک بوو لە هەواڵی خەڵکی ئەو شار و شارۆچکانە بۆت دەجێڕینەوە هەندێک لەو شار و دێهاتانە ماون و هەندێکی تری بە تەواوی وێران بوون. وما ظلمناهم ولكن ظلموا أنفسهم فما أغنت عنهم آلهتهم التي يدعون من
دون الله من شيء التي يدعون من دون الله من شيء لما جاء أمر ربك وما زادوهم غير تتبيب. ئێمە ستەممان لێ نەکردن بەڵکو هەر خۆیان ستەمیان لە خۆیان کرد. ئەوسا ئەو پەرستراوانەیان کە لە جیاتی خوددا هاواریان لێ دەکردن فریای هیچ شتێکیان نەکەوتن کاتێک فەرمانی پەروەردگاری تۆ هات هیچیان بۆ زیاد نەکردن جگەل لە تیا چوون نەبێت. وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. ئابۆ شێوێش تۆڵە سەندنی پەروەردگاری تۆ کاتێک تۆڵە دەسێنێت لە خەڵکی شار و دێهاتەکان لە حاڵێکدا کە یاخی و ستەم پیشە بوون. بەڕاستی تۆڵە سەندنەکەی زۆر بە ئێش و بەهێز و توندە. إن في ذلك لآية لمن خاف عذاب الآخرة ذلك يوم مجموع له الناس وذلك يوم مشهود. بێگومان لەو بەسەر هاتەدا نیشانە و پند و ئامۆژگاری هەیە بۆ کەسێک لە سزای ڕۆژی دوایی بترسێت. ئەوە ڕۆژێکە کە خەڵکی بۆی کۆ دەکرێنەوە. ئەوە ڕۆژێکە خەڵکی هەموو ئامادەکراون و هەمووان لەبەر چاوان دەبن تێیدا. وما نؤخره إلا لأجل معدود. ئێمە بەرپابوونی ئەو ڕۆژە دواناخەین مەگەر بۆ کاتێکی کەم و سنووردار نەبێت. يوم يأتي لا تكلم نفس إلا بإذنه فمنهم شقي وسعيد. ئەو ڕۆژەی کە ئەو ڕووداوە پێش دێت مەگەر خودای گەورە مۆڵەت بدات ئەجینا کەس بۆی نییە قسە بکات. ئەوسا خەڵکەکە دەبنە دوو کۆمەڵ، کۆمەڵێک بەدبەخت و چارە ڕەش، کۆمەڵێکیش بەختەوەر و کامەران. فأما الذين شقوا ففي النار لهم فيها زفير وشهيق. جاوانەی بەدبەخت و چارە ڕەش بوون ئەوە لەناو ئاگردان هەناسە هەڵمژین و هەناسە دانەوەیان زۆر سەخت و دژوارە. خالدين فيها ما دامت السماوات والأرض إلا ما شاء ربك إن ربك فعال لما يريد. بۆ هەمیشەش تیایدا دەمێننەوە تا ئاسمانەکان و زەوی هەبێت کە ئەویش بۆ هەتای دروستکراوە لە قیامەتدا و مەگەر پەروەردگارت ویستی گۆڕانکاری هەبێت. بەڕاستی پەروەردگارت کارایە بۆ هەر شتێک بیەوێ. وأما الذين سعدوا ففي الجنة خالدين فيها ما دامت السماوات والأرض إلا ما شاء ربك عطاء غير مجدود. ئەوانەشی کە کامەران و بەختیار کراون ئەوە لە بەهەشدان بۆ هەتایی تێیدا دەمێننەوە هەتا ئاسمانەکان و زەوی هەبێت ئەویش کە بۆ هەتایی دروستکراوە لە قیامەتدا مەگەر پەروەردگارت ویستی گۆڕانکاری هەبێت ئەمەش بەخششێکە هەرگیز کۆتایی نایەت. فلا تك في مرية مما يعبد هؤلاء ما يعبدون إلا كما يعبد آباؤهم من قبل وإنا لموفوهم نصيبهم غير منقوص. جا هیچ لە گوماندا مەبە لە پوچەڵی و بێسوودی ئەوەی ئەو بێبڕوایانە دەیپەرستن و شوێنی کەوتون ئەوەی دەیپەرستن هیچ نییە جگە وێنەی ئەوە نەبێت کە باو باپیرانیان پێشتر دەیان پەرست. بێگومان ئێمە بە تێر و تەواوی بێکەم و کوڕی پاداشتی کار و کردەوەیان دەدەینەوە. ولقد آتينا موسى الكتاب فاختلف فيه ولولا كلمة سبقت من ربك لقضي بينهم وإنهم لفي شك منه مريب. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە بەرنامەمان بە موسا بەخشی کەچی جیاوازی تێدا دروستکرا جا لەبەر ئەوە نەبوایە کە خودای تۆ بڕیاری داوە دادگاییان دوا بخات هەر ئێستا دادگای دەکردن و تۆڵەی لێدەسەندن
کەچی بەڕاستی ئەو بێبڕوایانە هەر لە گوماندان لێی و خەڵکیش تووشی گومان دەکەن. وإن كلا لما ليوفينهم ربك أعمالهم إنه بما يعملون خبير. بەڕاستی هەموو ئەوانە پەروەردگارت پاداشتی کردەوەکانیان بە تەواوی دەداتەوە. بێگومانە و زاتە زۆر ئاگادارە بەوەی ئەوان ئەنجامی دەدەن و دەیکەن. فاستقم كما أمرت ومن تاب معك ولا تطغوا إنه بما تعملون بصير. أي محمد كوابو چۆن فەرمانت پێدراوە هەروە بەڕاست و بەڕێکی فەرمانەکان بەجێبهێنە. هەروەها ئەو کەسانش لەگەڵ تۆدان و گەڕاونەتەوە بۆ لای خوددا و تەوبەیان کردووە نەکەن لە سنووری فەرمانی خوددا دەربچن چونکە بەڕاستی ئەو زاتە زۆر بینایە بەو کردەوانەی کە دەیکەن. ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار وما لكم من دون الله من أولياء ثم لا تنصرون. نەکەن مەیلی دڵتان لەگەڵ ئەوانەدا بێت کە ستەمیان کردووە و لە خوددا یاخی بوون چونکە ئەو کاتە ئاگەر دەتان سوتێنێت کەسیش جگەل لە خوددا پشتیوانیتان نابێت لەوە دواش یارمەتی نادرێن. وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين. نوێژیش بە چاچی ئەنجام بدە لە هەردوو سەری ڕۆژەوە کە نیوەڕۆ و عەسرە و لە سێ کاتەکەی شەویشدا کە مەغریب و عیشا و بەیانیە نزیکن لە ئەم سەر و ئەو سەری ڕۆژەوە. بەڕاستی کردەوە چاکەکان کردارە خراپەکان لادەبن و گوناهەکان دەشۆنەوە. ئەوە ئامۆژگاری و بیرخەرەوەیە بۆ ئەوانەی یادی خوددا دەکەن. واصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. خۆشت بگرە و بە ئارام بە چونکە بێگومان خودای گەورە پاداشتی چاکە خوازان بەزایە نادات. فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليلا ممن أنجينا منهم واتبع الذين ظلموا ما أترفوا فيه وكانوا مجرمين. جا ئەوە بۆ لەناو خەڵکی زمانی پێش ئێوەدا کەسانی ژیر و دیندار نەبوو کە بەرگریان لە خراپە و تاوان بکردایە لە زەویدا مەگەر کەمێک نەبێت لەوانەی کە ڕزگارمان کردن لێیان چونکە زۆربەیان لە سنووری فەرمانەکانی خوددا دەرچوون و شوێن ڕابواردنی دنیا و ئارەزوو کەوتن ئیتر بەو کردەوە ناشرینەیان چوونە ڕیزی تاوان باران و خراپکارانەوە. وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون. پەروەردگارت بەستەم خەڵکی شار و دێهاتەکان لەناو نابات لە کاتێکدا خەڵکەکەی چاکە خواز و چاکساز بن. ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم وتمت كلمة ربك لأملأن جهنم من الجنة والناس أجمعين. خۆ ئەگەر پەروەردگارت بیویستایە ئەوە هەموو خەڵکی دەکرد بە یەک تاخم و کۆمەڵ بەڵام بەردەوامیش ئەو خەڵکە جیاوازن لە نێوانی یەکتردا لە ئاین و بەرنامە و بۆچووندا مەگەر ئەوەی بەزەیی پەروەردگارت گرتبێتیەوە هەر بۆ ئەو مەبەستەش خودای گەورە دروستی کردوون واتە بە شێوەیەک دروستی کردوون بتوانن ئازادی بیر و باوەڕ و بۆچوونیان هەبێت اینجا ڕێگەی ڕاستیان پێ بڵێت و بۆیان ڕوون بکاتەوە و بڕیاری پەروەردگاری تۆ دەرچووە و تەواو بووە کە دۆزەخ پڕ دەکەم لە گرۆی پەری و خەڵکی ئەوانەی خۆیان شیاوی ئاگر دەکەن. وكلا نقص عليك من أنباء الرسل ما نثبت به فؤادك وجاءك في هذه الحق وموعظة وذكرى للمؤمنين. أي محمد هەموو ئەوانەشت بۆ دەجێڕینەوە لە چیرۆک و هەواڵی پێغەمبەران ئەوەی کە دڵی تۆی پێدا بمەزرێنین و دڵنیاد بکەین
دڵنیاش بە کە لەم هەواڵانەدا حەق و ڕاستیت بۆ هات و بۆت ڕوون کرایەوە هەروەها ئامۆژگاری و بیرخستنەوەی باشی تێدا بوو بۆ ئیمانداران وقل للذين لا يؤمنون اعملوا على مكانتكم إنا عاملون بەوانش بڵێ کە ئیمان ناهێن و نیازیان وایە فەرمان بەرداری تۆ نەبن ئەوە لە شوێنی خۆتاندا کاری خۆتان بکەن و بەڕاستی ئێمەش هەمیشە خەریک دەبین و کاری خۆمان دەکەین وانتظروا إنا منتظرون بەردەوامیش چاوەڕێی دەرەنجامی کاری هەردوولا بکەن و ئێمەش بەڕاستی چاوەڕێین ولله غيب السماوات والأرض وإليه يرجع الأمر كله فاعبده وتوكل عليه وما ربك بغافل عما تعملون هەر بۆ خودایە نهێنی و نادیارەکانی ئاسمانەکان و زەوی هەموو کار و فەرمانیش هەر بۆ لای ئەو زاتت دەگەڕێتەوە دەیکەوا بوو ئەو بپەرستە و تەنها پشت بەو ببەستە هەرگیز خودای پەروەردگارت بێ ئاگا نییە لەوەی کە ئێوە دەیکەن و ئەنجامی دەدەن